بۆچی باخچەلی شێت و هار بووە؟ لانووسینی نیاز برایم حامد. سەرکەوتنی تۆفانەر هورمان و لێکەوتە سیاسیەکانی. هەڵبژاردنەکان چۆن بەڕێوە چوون؟ هەڵبژاردنەکان یەم دوایەی باکووری قوبرس لەناو کەشێکی پڕ لە پرسەکانی پەیوەست بە داهاتووی دوورگەکە کێبڕکەیەکی بەهێزی نێوان پارتە سیاسی جیاوازەکانی بەخۆوە بینی. هەڵبژاردنەکان لە کێشێکی دیموکراسی ڕێژەییدا بەڕێوە چوو بە بەشداریەکی بەرفراوانی هاوڵاتیان کە گرنگیەکی زۆریان بە دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆیان نیشاندا، بە تایبەت لە سایە گرژیە بەردەوامەکانی نێوان باکوور و باشووری قوبرس. براوەی هەڵبژاردنەکان کێیە؟ تۆفان ئەرهورمان سەرۆکی پارتی کۆماری تورکی قوبرس پۆستی سەرۆکی بەدەستهێنا. ئەرهورمان کەسایەتێکی دیارە لە سیاسەتی ناوخۆییدا و نوێنەرایەتی و پرۆژە دەکات کە پشتگیری لە یەکگرتنەوەی دوورگەکە دەکات لەگەڵ قوبرسی یۆنانی لە چوارچێوەی چارەسەرێکی فیدراڵدا. ئەم سەرکەوتنە بە گۆڕانکاریەکی گەورە لە گۆڕەپانی سیاسی باکووری قوبرسدا دادەنرێت، چونکە ئاراستەیەکی جیاواز لە سیاسەتە نەریتیەکان دەنوێنێت کە زیاتر مەیلیان بەلای بەهێزکردنی کاریگەری تورکیا بوو. ئاراستەی سیاسی سەرۆکی نوێ. تۆفان ئەرهورمان و پارتەکەی سیاسەتێک پەیڕەو دەکەن کە پشتگیری لەمانە دەکات. یەکگرتنەوەی دوورگەکە. ئەرهورمان داوای چارەسەرێکی فیدراڵی دەکات کە مافەکانی کۆمەڵگەی قوبرسی تورکی و قوبرسی یۆنانی بە هەمان شێوە گەرانتی بکات. کەمکردنەوەی پشتبەستن بە تورکیا. ئەرهورمان هەوڵ دەدات سربەخۆیی سیاسی و ئابووری باکووری قوبرس لە تورکیا بەهێزتر بکات. ئەمەش ڕەنگە کاریگەری تورکیا لە ناوچەکەدا کەم بکاتەوە. نزیکبوونەوە لە یەکێتی ئەوروپا. سەرۆکی نوێ پشتگیری لە بەهێزکردنی پەیوەندیەکان لەگەڵ یەکێتی ئەوروپا دەکات کە ئەمەش لەگەڵ دیزگای یەکگرتنەوەی لەگەڵ باشووری قوبرسدا یەک دەگرێتەوە. کاریگەریەکانی ئەنجامەکان لەسەر پەیوەندی لەگەڵ تورکیا. سەرکەوتنی تۆفان ئەرهورمان ئاستەنگێکی گەورە بۆ پەیوەندیە نەریتیەکانی نێوان باکووری قوبرس و تورکیا دروست دەکات. دیاریترین کاریگەری ئەگەریەکان بریتین لە گرژبوونی پەیوەندیەکان لەگەڵ ئەنقەرە. سیاسەتەکانی ئەرهورمان کە پشتگیری لە یەکگرتنەوە و کەمکردنەوەی کاریگەری تورکیا دەکات، ڕەنگە ببێتە هۆی گرژبوونی پەیوەندیەکان لەگەڵ تورکیا کە باکووری قوبرس بە ناوچەیەکی استراتیژی و هاوپەیمانێکی گرنگ دەزانێت. کەمکردنەوەی پشتیوانی تورکیا. ئەنقەرە ڕەنگە پێداچوونەوە بە پشتیوانی دارایی سیاسی خۆی بۆ باکووری قوبرس بکاتەوە ئەگەر هەست بکات سیاسەتەکانی سەرۆکی نوێ لەگەڵ بەرژەوەندیەکانی ناکۆکە. دەرفەتێک بۆ گفتوگۆی نێودەوڵەتی. سەرکەوتنی ئەرهورمان ڕەنگە دەرگا بۆ دانوستانە نێودەوڵەتیەکان لەسەر داهاتووی دوورگەکە بکاتەوە. ئەمەش دەتوانێت گرژیەکان لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا کەم بکاتەوە. ئاستەنگەکانی بەردەم ئەرهورمان. سەرەڕای سەرکەوتنەکەی ئەرهورمان ڕوبەڕووی ئاستەنگی گەورە دەبێتەوە، لەوانە دژایەتی هێزە لایەنگیرەکانی تورکیا. پارت و هێزە سیاسیەکان کە پشتگیری کاریگەری تورکیا دەکەن ڕەنگە ڕێگر بن لە هەوڵەکانی بۆ یەکگرتنەوە یان کەمکردنەوەی پشتبەستن بە ئەنقەرە. ئاستەنگە ئابووریەکان. ئابووری باکووری قوبرس بە شێوەیەکی بەرچاو پشت بە پشتیوانی تورکیا دەبەستێت. ئەمەش هەر هەوڵێک بۆ سەربەخۆیی ئابووری قورس دەکات. گفتوگۆ لەگەڵ باشوور. یەکگرتنەوە پێویستی بە گفتوگۆی ئاڵۆز لەگەڵ قوبرسی یۆنانی هەیە کە ڕەنگە بەهۆی ناکۆکیە مێژووی سیاسیەکانەوە ڕوبەڕووی ئاستەنگ ببێتەوە. دەوڵەت باخچەلی دەڵێت هەڵبژاردنەکانی باکووری قوبرس نوێنەرایەتی نەتەوەی تورک ناکات. داوا لە پەرلەمان دەکات ئەنجامەکان ڕەت بکاتەوە. قوبرس بخاتە سەر تورکیا. پرسیارەکە لێرەدا ئەوەیە: ئایا ئەمە پێشەکیەکە بۆ زیادبوونی گرژی و پێکدادان لەگەڵ یۆنان و ئەوروپا؟ با چاوەڕێ بکەین.